لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕاگەیاندنی گرێبەستی سەدە کە لەلایەن جارید کۆشنێری ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکاوە ئامادەکراوە، جارێکی تر ئیسرائیل بۆ تێکەڵکردنی کارتەکان و تێپەڕاندنی ئەو هەواڵەش لە تەمومژی دووکەڵی بۆمباران و نەهامەتی و خوێنی فەلەستینیەکاندا ون بکات. هەروەک سەرچاوەکانی نزیک لە جارید کۆشنێر و کۆشکی سپیڕای دەگەێنن. گرێبەستی سەدە پێچەوانەی ڕێکەوتنامەی ئۆسلۆیە کە بیل کلینتۆنی سەرۆکی پێشووی ئەمریکا سەرپەرشتی کرد و جەختی لە هەبوونی دوو دەوڵەت بۆ ئیسرائیل و فەلەستین کردبوویەوە. لە دوای ئەوەی بنیامین نەتەنیاهۆ جارێکی دیکە دەنگی زۆرینەی ڕاستڕەوە ڕەگەزپەرستەکانی کۆمەڵگەی زایۆنی بەدەستهێنایەوە و لەگەڵ ترامپدا هاوپەیمانێکی بەهێزی پێگێنا، دەیەوێت زۆرترین کەڵک لە بوونی ترامپ و تیمەکەی لە ئیدارەی ئەمریکادا وەربگرێت. لە کاتێکدا بنیامین نەتەنیاهۆ فەرمان دەکات بە سوپای خەوارەکەی هێرشەکانیان بۆ سەرکردی غەزە پەرە پێ بدەن. ویلایەتە یەکگرتووەکان تەنانەت داوای سەرزارەکی ڕاگرتنی هێرشەکان و هێورکردنەوەی دۆخەکە ناکات، بەڵکو مۆرگان ئۆرتاگۆسی وتەبێژی کۆشکی سپیڕای دەگەێنێت کە وڵاتەکەی بە شێوەیەکی تەواو پشتگیری لە مافی ئیسرائیل دەکات لە بەرگریکردن لە خۆی. هەروەها ڕایگەاند ویلایەتە یەکگرتووەکان ئیدانەی ئاراستەکردنی چڕ و بەردەوامی موشک دەکات بەرەو خەڵکی سڤیلی ئیسرائیلی لەلایەن حەماس و جیهادی ئیسلامیەوە، بەڵام هیچ ئاماژەیەکی بەوە نەدا کە زیانی بۆمبارانەکانی ئیسرائیل لە غەزەدا دەیان بەرامبەری زیانی ئیسرائیلەکانە. لەم قۆناغەدا کە ڕژێمە دیکتاتۆرەکانی عەرەب لە ئیسرائیلەوە نزیکترن تا فەلەستینیەکان و هاوکێشەی ململانەی عەرەب ئیسرائیلیان گۆڕیەوە بە عەرەبێران و ئیسرائیلیش لەو هاوکێشەیەدا بە پشتیوانی خۆیانی دەزانن. بۆیە ئیسرائیل بە گرنگی دەزانێت لە هەر هەلێک سوود وەربگرێت بۆ لێدانی فەلەستینیەکان و ملکەچکردنیان بە قبوڵکردنی گرێبەستی سەدە. هەندێک لە چاودێرانیش بڕۆیان وایە ئەم جەنگە نوێی ئیسرائیل بۆ ئەوەیە بە هاوکاری ڕژەمی سیسی گوشاری زیاتر بخاتە سەر شاندەکەی حەماس و جیهادی ئیسلامی کە لە قاهیرە بۆ هێورکردنەوەی دۆخەکە لە گفتوگۆدان بۆ ئەوەی خۆپیشاندانەکانی گەڕانەوە کە هەفتانە لە سنوورەکانی غەزە بەرپا دەکرێت بۆ هەڵگرتنی گەماروی سەرکەرتەکە کە گوشاری میدیایی بۆ ئیسرائیل زیاد کردووە کۆتایی پێبهێنن.